والله تقريبا سختي جيتي او راحتي جيتي. لا پێشبڕکێکە بەشداریت کرد پلەی چەندەمت هێنا پێشبڕکێکە چۆن بوو؟ والله من پێشبڕکێکە هینەکە شرکەتمان کردووە پلەی یەکەمان بەدەستهێناوە. دەستخۆشیەکەی ئەوانە زەحمەتیان کێشا و کەسانیش شرکەتیان تیا کردووە تێگە ڕەفیقانمانە لە سەیسای قواتوی زەحمەتی زۆریان کێشاوە بوومان دەستیان خۆشی مەمنونیان. لە کوێوە بەشداری؟ وەڵام من لە ئێران و هاتووم شاری جوانڕۆ. لە جوانڕۆ هەر بۆ ئەم پێشبڕکێ هاتوو؟ ئەرە وەڵا بۆم پێشبڕکێ هاتووم. ماتۆڕەکە چ جۆرێکە؟ وەڵام ماتۆرەکە ئەسکوارنای 25 هەر ئایرۆم کارەسە. با هەر بە ماتۆڕەکەت هاتوو یاخود بە لەوێ بە ئۆتۆمبیل هاتی؟ وەڵا بە ئۆتۆمبیل هاتووم لێرە ماتۆری بەرادەرمە دەوێتی. با چەند توانیت چەند کات پێویست بوو تاوەکو؟ وەڵا 1 ساعت و 6 خولێکم داوەتو تێ. شوێنەکەت چۆن بووە تا چەند سەخت بوو پێشبڕکێ؟ وەڵا تقریبا سەختی جیتیا و ڕاحەتی جیتیا. دەستیان خۆشی یاخۆ. لە ئێران پێشبڕکەی لەم شێوەیە ئەکرێ یاخود ئەو شوێنانەی کە پێشبڕکەی لێەکەن وەکو ئێرە سەختە بێ بۆ ئەم جۆرە؟ هارە وەڵا ئەکرێتەوە ئێرانیش پێشبڕکەی فرەی تیا ئەکرێتەوە. ماشەڵڵا هایەتیا لە میچە سەختە لە هەسیجی وەکی ئەمەوێ.